لە سنووری سەرۆکایەتی شارەوانی چەمچەماڵ 2984 فەرمانبەر و زیندانی سیاسی و کەسوکاری شەهیدان و کەمەندامانی سەنگەر زیاتر لە 15 ساڵە فەرمانی وەرگرتنی زەویان هەیە کەچی تا ئێستا زەویان بەسەردا دابەش نەکراوە. باپی زانیاریەکانی پەیام بەشێک لەو فەرمانبەرانە لە ئێستادا خانەنشین کراون و تا ئێستاش زەویان پێنەدراوە. بەشێکیشیان ئاواتی وەرگرتنی زەویان بردە ژێرگڵەوە و لە ژیاندا نەماون. ژمارەیەک لەو فەرمانبەرانە بۆ پەیام دەدوێن و داواکارن زەویان بەسەردا دابەش بکرێت و هیچ جیاوازیەکیش لە نێوان فەرمانبەراندا نەکرێت. من سۆران عەزەی حەمەد تۆفیق لە بەڕێوەبەری کشتواری سەسماڵ مۆزەفم لە ساڵی 2005 تا ئێستا من ئەمری وەرگرتنی زەویم هەیە و لە ساڵی 2012 ئەمرەکەیان پێمان تازە کرد و لە ئەنجومەنی وەزیران ئەوشمان تازە کردەوە و تتەتقیان لە ناوەکەمان کردەوە چاوەڕێ وەرگرتنی زەوین ئەگەر بماندنێ هەتا ئیسا و زەویە کە بوعدیان درراوە پێمانیان نەداوە ئەگەر بە ڕیزبەندیش بیان با بڵێن بە خاڵبەندی بێت من سیوێ خاڵم هەیە ئێستا بەبێەوەی کە هێشتا داهێنین و گودەکاریشم تیان نەکردووە. ناوم بەکر حەسەن قازیە و لە 2001 فەرمانی لە 2010 لە 2005 فەرمانی زەویم هەیە هەتا ئیساکێ سودمەندم لە زەوی ئیتر قەولیشە لە مانگی سیا ئەلوانە زەویەکان تەوزیەکەن و منیش هیوادارم کەوا بێبەژنەوە لەو زەویانە خۆوە تقریبان خۆیشان چاکەزان کە کێ مستەحەقی ئەوەیەکەوە زەوی بدەنێ و بەبێ واستە و بەبێ هیچ بەرامبەرێک ئێمە یەکێ من لەوانەم و کۆمەڵێکمان هەیە لە دایر. سەرۆکی شارەوانی چەمچەماڵ دەڵێت لە ئێستادا 145 زۆنم زەویان تەرخان کردووە و بڕیارە لە ئایندەیەکی زۆر نزیکدا و بە شێوەی تیر و پشک و بە ئامادەبوونی دەستگاکانی ڕاگەیاندن بەسەر ئەو فەرمانبەرانەدا دابش بکرێت کە فەرمانی وەرگرتنی زەویان هەیە. ناوبرا وتیشی دوا بەدوای دابشکردنی ئەو 145 زۆنم زەویە 500 دۆنمی دیکەش تەرخان دەکرێت و دابش دەکرێت. بەرنامەی ئەم ساڵمانەوەی 145 دۆنم زەویمان ئیفراز کرد و لە ئێستا ئامادەیە بۆ دابشکردن بەشێک لەو فەرمانانە ئەتوانین جێبەجێ بکەین لە کەمەندامانی سەنگەر و نەخۆشانی تالاسیما و بەشێک لە فەرمانبەران کە لەو ژمارە 500 فەرمانی تەرخانکردنی زەوی هەیە. ئێمە لە پلانی ئەم ساڵمانە بەدەر لەو 145 دۆنمێک کە ئامادەیە 500 دۆنم زەوی تر ئیفراز دەکەین بۆی ئەو کەسانی کە فەرمانیان هەیە و لەم وەجبەیە ناتوانین زەویان بۆ دابینکەن بۆی لەم قۆناغی داهاتوە بتوانین لەو 500 دۆنمە جێی هەموو ئەو فەرمانانە بکەینەوە ئەوانەی کە فەرمانیان هەیە بە تەواوەتی جێبەجێ بکەین. لەگەڵ ئەوەی دابشکردنی زەوی بەسەر فەرمانبەراندا مافێکی یاسایی و ئاسایی خۆیانە بەڵام بە بیانووی قەیرانی داراییەوە ماوەی چەندین ساڵە لە هەرێمی کوردستان دابشکردنی زەوی بەسەر فەرمانبەراندا ڕاگیراوە. ئەمە لە کاتێکدایە هەر لە ماوەی ساڵانی قەیرانی داراییدا بە بیانووی جۆراوجۆر و خزمخزمێنە و تەسکیەی حیزبی چەندین کەس کە فەرمانی وەرگرتنی زەویشیان نەبووە زەویان پێدراوە. تەنانەت هەندێک لەوانەی زەویان پێدراوە لە هیچ فەرمانگەیەکدا فەرمانبەر نەبوونە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.